ئێستا ناوی چەند هونەرمەندێکت پێ دەڵێن باشە پێم خۆشە چت هەیە لە بۆ هونەرمەندانە لە بۆم باس بکەین باشە هونەرمەندی یەکەم مامۆستای کۆچکرد و مامۆستای خوالی خۆش بوو مامۆستا زرار مامۆستا زرار بەڕاستی ئێمە نازناوێکمان چۆن دەڵێ پێبەخشی کە پڕ بە کەسایەتی گەورەی ئەو هونەرمەندەیە ڕابەری هونەرمان پێبەخشی یعنی خۆی بەڕاستی ڕابەرێک بوو لە هەموو بوارەکاندا چ لە بواری مۆزیک چ لە بواری شانۆ لە بواری شێوەکاری لە بوارەکانی پەروەردە لە بواری ینی کە ئێمەی هەر لە مناڵیەوە بە شێوەیەک پەروەردەکرد کە خاک و نیشتیمان و گەل و هەموو ئەو بابەتانمان خۆش بێتن کە تێیدا ئێمە پەروەردە بووین لەبەر ئەوە ینی وای لێکردین زیاتر بچینێ ناو سروشتەوە سروشتمان خۆش بێ پارێزگاری لە هەموو ئەتوانم بڵێم لە دار و بەرد و خۆڵ و دەشت و هەردوو هەموو شوێنێ بکەین لەبەر ئەوە بۆ ئێمە ڕێنیشاندەرێکی زۆر گەورە بوو تاماوین بەڕاستی یادەوەری و گەورەی ئەو هونەرمەندە لە یادگە و لە هەموو شوێنێکە ئێمە باسی هونەر بکەین دەبێ ناوی مامۆستا زرار لەو شوێنەوە ئامادە بێتن زۆر باشە مامۆستا جەلال سەعید هونەرمەندی گەورەمان بەڕاستی جەلال سەعید یەکێک بوو لەو هونەرمەندانێک کە من ئەتوانم بڵێم لە نزیکەوە ئاشنای بوو هەندێک جاریش دەردەدڵی خۆی بۆ باس کردوم لە هۆڵی گەل کە هەندێک جار باسی کردو بەڕاستی ئەو هونەرمەندێک بوو کە هەر لە منداڵیەوە بەهرەیەکی ناوازەی زۆر گەورەی هەبوو و هیچێک بوو لەو دەنگانێکەوە ئەتوان بڵێم دەنگێکی زۆر شازە کە تا ئێستاش کەس نەیتوانیوە بڵێم لاسایی ئەو دەنگە بکاتەوە دەنگێکی زۆر کوردیانە هونەریانە و بە تەنج ئەو بابەتانی نیشتیمانەوە بوو هەمیشە حەزی دەکرد کە هونێرێک پێشکەش بکاتن کە لە قوڵایی نێوناخیەوە بەرەو ئەو سروشت و ئەو خەمەکانی نیشتیمانەوە بڕوە لەبەر ئەو یەکێک بوو لە هونەرمەندانێک کە جێپەنجەی لەسەر بواری ئاواز و میلۆدی کوردی بەجێهێشتووە زۆر باشە هونەرمەند کەریم کابان مامۆستا کەریم کابان ئاوازەکانی لە پەنجەی دەستمان تێپەڕ ناکە بەڵام یەکێکە لە کۆڵەگە هەرە گەورەکانی بنیادنانی میلۆدی کوردی ئاوازی کوردی بۆ لەبەر ئەوە کاری کرد لەسەر هەندێک ئاواز ئەو میلۆدیانە یاخود لەو دقە تێکستێک گەورانەی هەڵبژار کە تێیدا ڕاستە و خۆ دیالۆگ لەگەڵ ڕۆحی هەموو میلەت دەکەن واتە هەموو چینەکانی کۆمەڵگا دەتوانێت چێژ لە گەورەکانی کەریم کابان وەربگرێ بە ئێستاش وەرگێ لەبەر ئەوە ئاوازەکانی ئاوازێکی سادە و ساکار بەڵام هەڵقوڵاوی نێوناخی خۆیەتی واتە لەگەڵیدا ئەتوانم بڵێم کوڵاون ئاوازەکان بیرکردنەوەیکی زۆر قوڵی تێدا هەوە مامۆستا کەریم کابان توانی یەکێک لە مقامە هەرە لێ بیرکراوەکان بگەڕێنێتەوە ناو باوەشی ئەوە ویش مقامی کووردە کە کۆمەڵێک ئاوازی ناوازی لەو مقامەداناوە لەوانەوە بەڕاستی دەتوانم بڵێم کە تێیدا سەربردەی ژیانی خۆی لەو ئاوازانەوە کرد بە لەبەرەوە هەرێکە لە گۆرانەکانی خۆی یاخود ئەو ئاوازانی کە بۆ شداندراوە بە تایبەتی لەلایەن هونەرمەندی ئازیزمان خۆشەویستمان مامۆستا زانا ئەتوانم بڵێم تێیدا توانیوەتی کە کەسایەتی کەریم کابان بخوێنێتەوە لەبەر کەریم کابان یەکێکە لە کۆڵەگە هەرە گەورەکانی بنیاتنانی ئاواز و میلۆدی کوردی زۆر ڕاستە دکتۆر ئەگەر تەماشاش بکەین ئێستا بەڕاستی ئەگەر گۆرانێک دەردەهێنرێتن زۆر خەرک جێ لە ڕابگرێتن یەک هەفتەیە زیاتر نییە بەڕاستی ئەگەر تەماشای ئەو گۆرانی قەدیمانەش بکەین ئێستاش گیان لێ ڕادەگرین و چێژیان لێ دەبینین بەڕاستی هێشتان تا هەرچەندە گۆرانی کۆنەکان کوالێتی تۆمارکردنیان کەمتریش بووە ئێستا زۆر دەتوانم بڵێم بە ناوازەی تۆمار دەکرێت بەڵام ئاوازەکان ئەو ئاوازانن کە بۆنی ئاوازی بێگانەی لێدێ بە تایبەتی دەست و پەنجەکانی هونەرمەندەکانی خۆمان بەداخەوە ئێستا لاسایی هونەرێک دەکەنەوە کە ئەو هونەرە خۆی لاسایی هونەرێکی تری وڵاتایکی ترە هاتۆ بەڕاستی چینجە چ فارسی بێت چ عەرەبی بێت چ تورکی بێتن ئێمە ئەو دەست و پەنجانێک کە خۆمان لە فۆرمەکانی چڕینی کوردیەوە لە قەتار لە ئەڵڵاوەسی لە خاوکە لە سیاسەمانە لە نیوە شەو لە بالۆرە لە بەیت لە حەیران لە هەموو ئەو بابەتانەوە ئەگەر ئێمە بێت و ئەو بابەتانە بخینە سەر ئامێری مۆزیکەوە دەتوانین مۆرچی ڕەسەنایەتی دەست و پەنجەکانی خۆمان ببەخشین بە ئامێرەکانی خۆمانەوە باشەوە دەکات ئێستامە دەبی گلەی لە هونەرمەندەکان بکەین بێگومان ئەوانەی کە ئاوازی جادنن بەڕاستی بیر لەوە ناکەنەوە کە ئەو ئاوازێکە کە هاتووە ئاوازی دەستکردە چ جای ئەوەی کە ئێستا ئای هاتووە و ئەو باباتانێک کە ژیری دەستکردی شاتۆتە نێو ئەو بارانە کە بەڕاستی ئەتوانم بڵێم ینی شتێکی دروست کردووە کە
کە هزری ئێمە عقلی ئێمە وەکو هونەرمەندانی ئەکادمی قبوڵی ئەو بابەتانە ناکەن و بە ڕەتی دەکەینەوە لەبەرەوە دەبێت بگەڕێنەوە باوەشی ئەو بابەتانی کە من باسم کرد لە فۆرمەکانی سڕینی کردیوە و ئیلهام و سروش بەخشی هەمومان بێتن بۆی بگەینە ئاستێک کە ڕەسەنێتی و هاوسەرخێتی ئاواز و میلۆدی کوردی بپارێزین. زۆر ڕاستە بەڕاستی ئێستا ئەگەر هونەرمەند دەگیانی هەر بابەتە کە پێشکەشی دەکات زیاتر کار لە بۆ ڤیو دەکات بەڕاستی نەک لە بۆ ئەوەی کە هەر بۆ دەرکەوتنێکە و دەرکەوتنێکی کاتی وەکو بەڕێستان ئاماژەی پێکرد ئەو پەڕی هەفتەیەک تا مانگێک دەمێنێتەوە دواتریش ئەچێتە نێو یادەورێکی ئەتوانم بڵێم مردوو. زۆر ڕاستە.